هەرێمی کوردستان ڕەتی ئەکاتەوە کە بە هیچ شێوەیەک پەیوەندی بەناردنی هێزی ڕۆژهەڵات بۆ وڵاتی ئێران هەبێت. وەزارەتی بازرگانی هەرێمیش هاوڵاتیان دڵنیا ئەکاتەوە کە لە کۆگاکان خۆراکێکی زۆر ئەمبار کراوە. سڵاوتان لێبێت. لە دەواازەی ڕاپەڕینەوە ئەمڕۆ لە بری ئاوازی ئازادی بێدەنگیەکی پڕ لە دڵە ڕاوچێ باڵی کێشاوە. 35 ساڵ بەر لە ئێستا ڕێک لەم ڕۆژەدا و لێرەوە کڵپەی شۆڕش دژی بە ئەس هەڵگیرسا تاوەکو گەلێک بگاتە کەناری ئارامی کەچی دوایی 3 دەیەونی و هێشتا ئاسمانی کوردستان لە ژێر ڕەحمەتی ئاگر و ئاسندایە. ئەمڕۆ یادی ڕاپەڕین لە لانکەکەی خۆی نەکرایەوە. من ملانەی خوێناوی زلهێزەکان شەڕی ئەمریکا و ئیسرائیل دژ بە ئێران ئاسمانی ناوچەکەی کردۆتە مەیدانی جەنگێکی نەخوازراو لە ترسی بەربوونەوەی درۆن و موشک ئەو موشەکە سەرگەردانانە و بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان ڕانیە و ئیدارەی ڕاپەڕین بڕیاریاندا هیچ مەراسیمێک بۆ ڕاپەڕین ئەنجام نەدەن. خەمەکە ئەوەیە نەوەیەک دوای 35 ساڵ خەبات هێشتا لە بری چنینەوەی بەرهەمی یەکجارێکی سربەخۆیی دەبێت خۆی لە پارچەی موشەکی وڵاتانی تر بپارێزێت. دەنگۆی ناردنی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ڕۆژهەڵات لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە بۆ ناو خاچی ئێران، حکوومەتی هەرێمی کوردستانی هێنایە سەرخەت و وتەبێژەکەی سەر لەبەری ئەو راپۆرتانە ڕەت ئەکاتەوە کە باس لە پرچەکردن و ناردنی هێزەکانەکەن و دەڵێت ئەوەی بڵاو کراوەتەوە ناڕاستە و بە مەبەستیش بڵاو کراوەتەوە. پێشەوە هەورامانی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە کە هەرێمی کوردستان و پارتە سیاسیەکان بەشێک نین لە هیچ هەڵمەتێک بۆ فراوانکردنی شەڕ و ئاڵۆزیەکان لە ناوچەکە. بەردەوام داوای ئاشتی و سەقامگیری شەکەن. هاوکات هێرشەکانی سەر هەرێمی کوردستانیشی شەرمەزار کرد و داواشی لە حکوومەتی فیدرالی لە بەغدا کرد، هەروەها داواشی لە کۆمەڵگای نێودەوڵەتی کرد سنوورێک بۆ پەلامارەکان دابنێن و خاک و خەڵکی کوردستان بپارێزن. دڵنیایی دەدرێتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە بەهۆی ئەو بارودۆخە زەنجیەی ئێستا هەیە بێخەمبن لە کەلوپەل و پێداویستیە خۆراکیەکان چونکە کۆگا و گەنجینەکانی حکوومەت و کەرتی تایبەت پڕەندە خۆراک. ئەم دڵنیایە نەوزاد شێخ کامل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم لە ڕێگەی 1964ەوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیدا و داواشی لێکردن هەڵپەی کڕینی شتی زیادەیان نەبێت چونکە کۆگاکان ئەوەندە کەلوپەلیان تێدایە کە ترس هەیە ئەکسپایر بن. وتیشی بەم زوانە بەشی دووەمی سەبەتەی خۆراکی مانگانەی ئەمساڵدا بەشەکرێت. لای خۆشیەوە لەقی سلێمانی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان ڕێنمایەکی توندی ئاراستەی سەرجەم دەستگا میدیاییەکانی کوردستان کردووە و داوایان لێکات بە هیچ شێوەیەک زانیاری و وێنەی پەیوەست بە کۆگا و یەدەجی خۆراک بڵاو نەکەنەوە. بەپێی ڕێنماییەکە نابێت هیچ میدیایەک باسی شوێن و بڕ و یەدەجی خۆراک بکات و بە هەموو شێوەیەکی شێوازی هەڵگرتن و ئەمبارکردنی دانەوێڵە و خۆراکەکانی لە میدیاکان قەدەغە کردووە. تەمویلی موچەی مانجی شوباتی موچەخۆرانی هەرێم لەلایەن بەغداوە خرایە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی و بەهۆی ئەوەی تەواوی تەمویلەکە نەناردراوە لە هەفتەی داهاتوو لیستەکە بڵاو ئەکرێتەوە و دەست بە دامەشکردنی موچە ئەکرێت. وەزارەتی دارایی هەرێم بڵاوی کردەوە نیوەڕۆی ئەمڕۆ پێنجشەممە بڕی 274 ملیار و 962 میلیۆن دینار بە 4 گۆژمە کە بریتە لە تەمویلی موچەی مانجی شوباتی خانەنشینان سوودمەندانی چاودێری کۆمەڵایەتی و فەرمانبەرانی گرێبەست و منحەیزیندانیانی سیاسی خراوەتە سەر هەژمارەکەیان لە لقی هەولێری بانکی ناوەندی عێراق. باسی لەوەش کردووە چاوەڕێ ئەکرێت لەگەڵ دەستپێکردنەوەی دەوامی فەرمی لە ڕۆژی یەکشەمەی داهاتوو تەواوی تەمویلی موچە بخرێتە سەر هەژماری بانکیان و لەگەڵ گەیشتنی تەواوی پارەکەش و وەرگرتنی لەلایەن بانکی لقی هەولێری بانکی ناوەندی عێراق ڕاستەوخۆ خشتەی موچە ڕائەگەیەندرێ و دەست بە دابەشکردنی یەکەن. لە سلێمانی گەنجێک لە دوێنێ شەوەوە لە ماڵچۆتە دەر نەگەڕاوەتەوە. ئەمە حاڵەتێکی دەرونی خراپ بۆ ئەو خێزانانە دروست دەکات کە بەو شێوەیە گەنجەکانیان بێسۆراغ ئەبن. گەنجەکە لە دوێنێ کاتژمێر 12 شەوە بە
لە ماڵ چۆتە دەرەوە تەمەنی 20 ساڵە و خوێندکارە لە پۆلی دوانزەی ئامادەیی گەنجەکە ناوی ئادەم عەلیە تەمەن 20 ساڵە. سەروەر عەلی کە برای ئادەمە بە 1964 وت برایەکەیان هیچ کێشێکی لە ماڵەوە نییە، بەڵام دوێنێ شەو کە چۆتە دەر تاکو ئێستا نەهاتۆتەوە. ئەمە حاڵەتێکی دەرونی بۆ ئەوان دروست کردووە پەلە قاژەیانە بۆ ئەوەی لەلایەک سۆراغێکی براکەیان بزانن. بۆ ئەمە لایەنە ئەمنیەکانیان ئاگادار کردوتەوە بۆ ئەوی هاوکاریان بن هەم پۆلیس هەم ئاسایش بۆی بتوانن کە سەرەداوێکی براکەیان دەستکەوێت. ئەوان خۆیان پەیوەندیان بە 1964ەوە کرد کە ئێمەش لە ڕێگەی خۆمان بڵاوی بکەینەوە بەوێنەوە وێنەکەشمان بڵاو کردوتەوە بۆ ئەوەی هەر کەسێک بینی ئەو گەنجەی بینی ئەو ژمارە موبایلانەی کە لە خوارەوە بڵاومان کردوتەوە ئەتوانن پەیوەندیان پێوە بکەن. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.